ڕزگار محەممەد ئەمین ناسراو بە حاکم ڕزگار ساڵی 1957 لاگەڕەکی سابوونکەرانی شاری سلێمانی لەدایک بووە. زێدی باوباپیرانی گوندی بێستانسووری بناری پێدەشتی شارەزوورە، کەسایەتیەکی سەنگین، دادوەرێکی دادپەروەر و مرۆڤێکی لەسەرخۆ و خاوەن ڕێز و خاوەن بڕیارە. ئەو وەکو کوردێک شانازی سەرۆکایەتی دادگاییکردنی یەکەمین دادگایی گەورەترین دیکتاتۆری عێراق و ڕۆژەڵاتی ناوەڕاست سەدام حوسێنی لا ڕابردوودا پێدرا. ئێستا خاوەنی 4 منداڵە و ئەندامی دادگایی تەمیزە لە هەرێمی کوردستاندا. لاڵقەی ئەمجارەی بەرنامەی رازی تەمەن و لا بەشی یەکەمی بەرنامەکە لەگەڵ کاک حاکم ڕزگار گوزەرێک بە نێو ژیان و ڕازەکانی تەمەنی ڕابردوویدا دەکەین و با چەند وێزگەیەکی گرنگی ژیانی ئاشناتان دەکەین. فەرموون با پێکەوە بینەری ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەمان بین. من ڕزگار محەممەد ئەمین حاکم ڕزگار ماڵی 1957 لەم گەڕەکە لەدایک بووم. من لێچە لەم ماڵانە بەڵام ئەبینی ئێستا ئەمە تێک چووە، خانوەکان تێک چوون بەداخەوە ڕێز لە کەلتور ناگرین ئێمە. ئەو خانوانەی کە لێرە توراسی بوون ئەم گەڕەکە گەڕێکێکە لە گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی بە سابوونکەران ناسراوە، کاتی خۆی سابوونیان پێکردەوە. بەدەقیق نازانم نەکان ماڵا بچووکە ماڵەکان ئەسڵەن زۆری تێک چووە، زۆری بۆتە گەراج و بۆتە شوێنی تیجاری و بۆتە شوێنی یعنی اینجا ئەمە بەڵام ئێرێ یعنی ئەم ناوچەیە. ئەمە لێرە چوخم بوو، چوخمێکی مەشهور بوو، چوخمەکەی سابوونکەران. چوخمێک بوو نەخێر هەر هینێک بوو وەکو قەوسێک وا بوو لێوەی لەسەر جادەگەشتێکەوە ڕۆشی چتە ناوە بۆ ناو ماڵەکان. دەروازەیەک بوو بەڵێ دەروازەیەکی جوانترین دەروازە بوو، یعنی یەکێ بوو لەو شتە توراسیانەی کە لێوەی ڕۆشتە ناو گەڕەکەکەوە. من لە پاییزی 1950 تایە پاییز یا سەرەتای زستان لەدایک بوونم کە لەم گەڕەکە بووە. لە کاتی هاوین و لە هاوینەکانە ئەوە بەبەردەوام لە شارەزوور بووین، چونکە ئێمە کاک حاکم بە ئەسڵ ئێوە خەڵکی شارەزوور. من باوکم جافە خەڵکی شارەزوورەوە، دایکشم کۆیە. چ لە شوێنێکی شارەزوور؟ لە بێستانسوور، ناوچەی بێستانسوور و ئەو ناوە. اینجا ئێرە ئەمە گەڕەکەکانە، یعنی ئەبینی بەداخەوە گەر دیقەت بیت ئەم خانوانە هەمووی تێک چووە، دیقەتی بە ئەم خانووە تۆزێک تعمیر بکرایەتەوە، نەک ئاوا ئێستا ئەبینی وێران کراوە و هیچ مەلامەحێکی شارێکی کە 200-300 ساڵە بێت تیان نەهێڵراوەتەوە. ئەوە لە ڕاستیە کارێکە کە ینی جۆرێکە لە تاوان بەرامبەر توراس و مێژوو هی ئەم میلەتە ئەبڵێ کەلتوری میلەتەکە ئەوە نابووە بەو جۆرە ئەو ئەکرا ئەو خانوانەی کەوا توراسی بوون بپارێزرێن، تعویزی ساحبەکانیان بکرێتەوە. و کاک حاکم بینە سەر تەمەنی مناڵی جەنابتان. تەمەنی مناڵیتان هەر لێرە بەسەر بردووە تەمەن خوێندنی سەرەتایی و لەکوێ؟ من لە تا 3 سەرەتایی لە شارەزوور بووم، بەس لە 4ەوەی تر هاتوومەتە سلێمانی. لە 4ەوە ماڵمان هاتووەتە سلێمانی. من باوکم 2 ژنی هەبوو، ژنێکیان ینی من بەری ژنی دووهەمم، ژنی یەکەم هەتاوەکو تێکدانی ناوچەکانی دەرەوە و شارەزووریش هەموو ئەو هەر لێ مابەوە بە ڕەحمەت بێ. بەڵام ئێمە لە 1964 هاتینە سلێمانی. ئەکرێ ئێستا چینێ ئەو خانووی کە سەرەتاکەم جار هاتینە سلێمانی تێیدا لە ساڵی 64. من لە 4 سەرەتایی بووم کە هاتینە ئێرە. لە سەرەتای دروستبوونی سلێمانیە هەندێ وەستای تایبەتی هاتوون، بەشێکی لە ئێرانەوە بەشێکی لە شوێنی ترەوە ممکنە هاتبێتن. ئەوانە توانیویانە هەندێ شتیان کردووە. ئێستا ئەو دەرگایە جوانە، هەر دڵی پێکرێتەوە. تا ئێستا جۆرێکە لە دەرگا قەدیمەکانەوەوانە، بەڵام تەمان دەرگای قەدیمتر هەبوو. من ئەوەنەی کە ملاحەزە دەکرد دەرگای تەختە گەورەکان بە شێوەی تایبەت ئەنجا هینێکی پێوە بوو کە بۆ لە دەرگادان جەڕست نەبووە، کاتی خۆی زۆر باو نەبووە.